دەرگای ڕەحمەت ئەو شوێنەیە کە ماوەی 26 ساڵە حاجی فایق محەممەدی 70 ساڵ لە شاری سلێمانی تەرخانی کردووە بۆ خێرخوازی و دابینکردنی خواردنی گەرم بۆ هەژاران و نەداران بە درێژایی ساڵ. چێشتخانە خێرخوازیەکەی حاجی فایق دەکەوێتە گەڕەکی سابوونکەرانی سلێمانی. ڕۆژانە لە کاتژمێر 6 بەیانیەوە لە ڕێگەی چەند کارمەندێکەوە کە کاری بۆ دەکەن خواردن ئامادە دەکات و بێ بەرامبەر دەیبەخشێت بە ڕێبوار و هەژارانی شار. ئەما ئەو خەڵکەی بینەمووی فەقیرە داماوەیە لەرە ئیسراحەتیەکە نانێکە خوا چاگە خوا کەمەکە زیاکە وێرانیە و سووریە و بەقاییە و خەڵکی ئێریتیایە و فەقیر ئێریتیا و بەرمزگەوتی گەورەوە ئەملا ئەو لە هەموو لایەکیەت لەرە نانی خوا و ئیسراحەت دەکا ئەڕوا. حاجی فایق ڕۆژانە نان بۆ نزیکەی 150 کەس دروست دەکات. هەر خۆشی پێداویستیەکان دەکڕێت و سەرپەرشتی ئامادەکردنی خوانەکان دەکات. بە دوو شێواز خواردن پێشکەش بەو کەسانە دەکرێت کە سەردانی دەکەن. هەندێکیان هەر لەوێ خواردنەکە وەردەگرن و دەیخۆن. هەندێکیشیان بە مەنجەڵ خواردنەکە دەبنەوە بۆ ئوتێل و شوێنی کارەکانیان دەیخۆن یان دەیبەنە ماڵەوە و لەگەڵ خێزان و منداڵەکانیاندا دەیخۆن. ئەمەی خۆمانە داوا دەکەن ناکەین پارەمان بەتێ ئەعلامی بۆ بکەین شتی بۆ بکەین ئەوانە نییە بە هیچ نوعێک. ئەما ناتنێ من خۆم حەزم لە خێرە ئەوەی هەمە بۆ دەوە دەکەم بەخێر هیچ ناهاڵمەوانێ. حاجی فایق لە مانگی ڕەمەزاندا خزمەتگوزاریەکانیان فراوانتر دەکات و بەردەوام گۆشت لێ دەنرێت. جگە لەوەش لە ڕەمەزاندا کولێرە و ناوساجیە ئامادەیە. ڕەمەزانان ناساجیە نانێنین کولێرە ئەین بۆ خەڵی لێرە ئەمانە هەمووی یارمەتیشمانێن لە ناساجەکان لە گونکە و لە هەویرا و لەمانەیە یارمەتیمانێن ئەتە هەت کە بەشی خۆی باتەوە ئەو گەڕەکانە هەموویان نانە بن ناساجیە بن سەمونە بن سەوزە ئەیبەن پەتاتەیەن ئەیبەن تەماتەیەن بۆ ماڵەوە ئەیبەن هەموو ڕۆژ ئەمانەش هەیە هەلێرە. حاجی فایق کە یەکەم جار خزمەتی میوانەکان دەکات دوای ئەوان اینجا خۆی نان دەخوات. خۆی دەڵێت کاتێک خەڵکەکە نانی خوارد و چای خوارد اینجا سەرەی خۆمە منیش وەکە و خەڵکە نان و چاکەم دەخۆم.